سلااوڕێز هاوڕێیان هێژا هیوادارم باش و تەندروست و سەلامەت بن لە هەر شوێنێکی دنیان. ئەم ڤیدیۆیە تایبەت لە بۆ ڕێواز فایەقی سەرۆکی پەرلەمانە. ڕێواز خان باسی لاوازترین سەردەمی سەرۆکایەتی پەرلەمان ناکەم کە جەنابەت سەرۆکەکەی. باسی ئەو درۆیە ناکەم ئەوڕۆ لە پەرلەمان وتت کە من ئاگادار لەبوویمە جەلال پەرێشان وتوێتی کەچی لە ناو ڤیدیۆیەکان بە ئاشکرا دیارە کە جەلال پەرێشان ئاشە لە ڕووی جەماعەت شەکلەکەی دەخوا جەنابەت دەرەی دانیشتدانیشە. باشە کاک جەلال. باسی سوکایەتەکەی جەلال پەرێشان ناکەم کە دەبایە تو هەڵوێستت هەبی. ئەگەر دوونێنەت بوو دەبا ئەوڕۆ هەتبی. باسی یەک حاڵەتی گچکەت لۆ دەکەم کە دوێنێ ڕوویدایە. ئێستا ئەمن شەرم دەکەم لە حزووری بینەران ئەو باسەی باس بکەم. بەڵام ئەگەر ئەتوو سەرۆکی پەرلەمانی بەقەدەر زەڕەک کەرامەتت هەیە، نەک لە بەرخاتی شکۆی پەرلەمان، نەک لە بەرخاتی شکۆی پەرلەمانتاران، لە بەرخاتی شکۆی خۆت، لەبەرەوەی ئەوەی دوونێ ڕوویدایە سبەینە بەرامبەرە تو ڕوو دەدا. ئەسلی مەسەلەکە وەکو وتم ئەگەر کەرامەتت هەبی، کەرامەتی سیاسی دەرێم ئەخلاقی نارێم، دەچی ڤیدیۆیەکانی دوێنێ لێ دەدەیەوە هیچ دانیشتنی پەرلەمان. لە ناو ڤیدیۆیەکان فۆکس لەسەر سەباح مەحموود زێباری دەکەی. سەباح مەحموود زێباری برای هوشیار زێباری دەکاتن خاڵی مەسعود بارزانی، دەکا برای عەمایل خانی سەرۆکی لێژنەی تەندروستیە. ئەو سەباح مەحموودەی لە نەمسا بوو، خوا دەزانین لە نەمسا لەسەر چ دەریان کردیە. ئێستا هاتیە لە پەرلەمانەکەی پەرلەمانتارە، ئەوەش لێگەڕێ کە پارتی هینایەتی کێشە نییە. بەڵام بڕۆ ڤیدیۆەکانی دوێنێ لێ بدەوە بزانە چ بێعورمەتێک بەرامبەر بە پەرلەمانتارێکی دەکە. خەڵک فۆکس لەسەر جەلالە دۆمی دەکا، جەلال تەگا من ناوم لێ نایە. بەڵام بڕۆ ڤیدیۆەکان لێ بدەوە یعنی لە مێژووی هەموو پەرلەمانی دنیاە بێئەخلاقە تووشی ئەو سەباح مەحموودەی تێدا نییە. ئەوەشم لەبەر پەرلەمانتاران نییە ها، لەبەر خاتی پەرلەمانیشم نییە. ڕێوازخان لەبەر خاتی تومە بەخوای سبەینەوە لە تو دەکەم. دەی ئەگەر تو کەرامەتت هەبی کە ئێستا شەرم دەکەم باس بکەم چ عەرەکەی کردوویە، دەچی ڤیدیۆەکە لێ دێ فۆکسی دەکەی سەرێ. ئەگەر لایانی کەم لە پەرلەمانی دەی ناگە بە خۆتی شقالێکدا عەیبە. یعنی هاوڕێیان ئەو عەرەکەی دوونێ لەناو پەرلەمان ڕوویدایە، ئەو سەباح مەحموودەی برای وشیار زێباری کردیتی، یعنی ئەوە لە هەر دنیایە کرابایە فەزاعەت بوو. تێدەگەی؟ وەرە پەرلەمانتار ئەوەندە بێئەخلاق، یعنی کۆمەڵێک بابەت هەیە هاوڕێیان خەڵک باسی ناکە. وەڵڵا ئێستا باسی مەسەلەی دڵداری ناو پەرلەمانتار لۆ بکەم. فەزاعەتە وەلا دەگۆڕنەوە لە بۆ عاشق. تێدەگەن؟ دەزانێ سام چ دەرێن. تێدەگەی؟ بەڵام ئەمنم بابەسانە ناکەم، ئەوە مەوزوعی نییە. بەڵام دووبارەی دەکەمەوە ئەگەر کەرامەتت هەبی ڕێوازخان، دەچی ڤیدیۆی دوونێ لێ دەدەیەوە فۆکس لەسەر سەباح مەحموود زێباری دەکەی، بزانە عەرەکەی قۆڕی کردیە. لەبەر خاتی پەرلەمانتارەکەی نەها، لەبەر پەرلەمانیش نا، لەبەر خۆت، لەبەر سەرۆکایەتی کەشتنە. دڵنیا بە سبەینەوە لە تو دەکەم. بۆی من زیاتر کاتتان ناگرم هاوڕێیان، کاتەکی خۆش ماڵ ئاوا.